حکوومەتی هەرێمی کوردستان کە پێش من بەڕێزان کاک عەبدوڵڵا و بەڕێزان کاک عەلی لێ بوون بودجێکی بۆ داناوە بە ژمارەیەک ئەم ژمارەیە بڵین $10 $5 توانە $5 کەش بڵین لە دو ساڵی داهاتوو دەینێ ئەو قەرزەمان لای حکوومەتی هەرێمە ئێستا لەم کەناڵەوە با جوان لێبێ کایە حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەکە داناوە بۆ هەڵەبجە بڵین $10 5 داوە 5ەکەی ماوە 5ەکەمان بنێ لە ڕێخوا باشە بەس ئێستا وەکو بەو کاتێک کە بەڕێز بوویتە پارێزگار بودجەی ئەو تۆ بۆ هەڵەبجە دابین کراوە یعنی لە چۆ لە حکوومەتی هەرێم هیچ بودجەیەکمان نیە ئەی چۆنی شوکارەکانتان ئێمە نەستەیەکی 10 ملیۆنی هەیە بۆ ناو مەحافەزە یعنی تەنانەت هەر ئەوەی هیچی تر لەو بودجە کۆنە نزیک بە 20 ملیۆنە 25 ملیۆنێک گەرمابێ 25 ملیۆنی ئەوە نییە تۆ قسەچی لەسەرقی 25 ملیۆن دینار دۆلاریش نایانی ئیشمان نیە ینی مەسەلا من ناتوانم جادەیەک لێ بم من ناتوانم 100 ڕەحلە بکڕم بۆ مەکتەبێک من ناتوانم مەسەلا با بڵین فرانش تو فرانش بکەم ینی بۆ چکە بودجە نییە مانەش تەمیلی مادیەوێت ینی لانی کەم ئێستا و بودجەی کەلای حکوومەت ماوە نزیک نازان بە چەند دەفتەرێکە ئەومان باتێ بازی ئیشمان بۆ کرێ بلێ ئۆتۆمبیلێکی لەوانە کە ئێمە لە دەڕۆژی داهاتوە تاوێکی ئەتەبێتە بواری جێبەجێکردنەوە بواری جێبەجێکردن لە حکوومەتی عێراق لە حکوومەتی هەرێمەکرێت حکوومەتی هەرێم تابلۆکان با بڵین بە نەخشی تایبەتی خۆی لە ژمارەیەکەوە بۆ پێویستی ژمارەکان تا ژمارە 10,000 تەبیعەکە و ڕایە کێشێ و ڕێی ئێمەش ئەوەیە لە مەزادی عەلەنیە بە ئاشکرا بە شەفافیەت بە حوزوری هەموو جیاتی معنی و میدیا لە ژمارەیەکەوە بتوانرێ بخرێتە ناو مەزادێکەوە 2 دیناری پیا بکرێت بۆ ئەعماری هەڵە یەک زەلام نادرێت بە یەک مرۆڤ نادرێت باڵێ هەمووی خرێتە مزایدەوە لە ژمارەیەکەوە بۆ ئەخر ژمارە با بڵین هەر با زەمەنی لە 4 مانگ بۆ 5 مانگی داهاتوو لە 4 مانگی داهاتوو مشکلی هیچ مؤسساتێکی ئیتیحادیمان نامێنێ 2 مەرزی گەورەمان هەیە پێوترێ مەرزی با بڵین پشتە جوانڕۆ پێوترێ مەرزی تەوێڵە شۆشمێ ئەم 2 مەرزە ئێمە مەرزی تێوەڵە مەرزێکی عەریقە و مێژوویکی هەیە ئێمە کارێکمان کردو ینی ئێسا حتا ئەمری بیداییش دەرچوو بە نەوەیەک کە ینی هەردوو لا متفقن لەسەرەوەی پشتەش و تێوەڵەش بکەین بە نێودەوڵەتی